کراوەی ئێران هاوشانی دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا لە نووسینی ئەم بابەتە عوسمانی حاجی مارف تاران کراوەی خۆی بۆ دانوستان و بەشداری ئابووری و تەنانەت وەبەرهێنانی ئەمریکی نیشان دەدات هاوکاتی قوڵبوونەوەی قەیرانی ئابووری و پەرەسەندنی نائارامی ناوخۆیی لە ئێراندا. کۆماری ئیسلامی ئەم بابەتە بۆتەوەی کە ناچاری کردووە بە پیرۆچوونی ئەم کراوەیە بە هەند وەرگرێت. لەم ڕۆژگارەدا و لە دۆخی سیاسی ناوچەکەدا کۆماری ئیسلامی زیاتر لەسەر مەترسی کۆتایی دەسەڵاتەکەی مای پەیوەندی و دانوستانەکانی دادەنێت نەک مایەدانان لەسەر ئەوەی لە ڕێڕەوی خواستی چاکسازیدایە و بە خەمی دانیشتوانی ئێرانەوەی. سەردەمانێک ئێران بە سەرپێچیکردنی نەزمی نێودەوڵەتی ناسرا بوو، بەڵام کە ئێستاکە هاوسەنگی دەرەکی و ناوخۆی ڕژیم لە گۆڕاندایە ڕەنگە کاردانەوەی کۆمەڵگای نێودەوڵەتی و ململانی زلهێزە جیهانیەکان دیاری بکات کە ئایا پێشهاتەکانی ئەم دۆخە ڕێگا بۆ گۆڕانکاریەکی درێژخایەن دەکاتەوە یان بەمانایەک مانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەتوانێت پارێزراو بێت. کۆماری ئیسلامی ڕەزامەندی خۆیان بەرامبەر بە خولی یەکەمی دانوستانە ئەتۆمیەکان لەگەڵ ئەمریکا دەربڕیوە کە لە عومان بەڕێوەچوو. سەردەمانێک عەلی خەمەنەیی جەختی لەوە دەکردەوە کە دانوستان لەگەڵ واشنگتۆن نە ژیرانە و نە شەرەفمەندانەیە. لە هەمان کاتیشدا بەرپرسانی دیکەش لەوە زیاتر ڕۆیشتون و دەستبەرداری ئەو بنەما ئایدۆلۆژیانە نەدەبوون کە دەیان ساڵە تیۆریزەی دەکەن و ڕژیم بە گەرمی پابند بووە پێیەوە. بەم شێوەیەش لە ئەنگرانی خۆیان پێفریوداوە کە ئێستا دەڵێن دژایەتی وەبەرهێنەرانی ئەمریکی ناکەین و ئەم جۆرە پەیوەندی ئابووریە پێویستی بە گەڕانەوەی پەیوەندیە دیپلۆماسیەکان دەبێت کە 45 ساڵ لەمەوبەر پچڕابوون. خومینی لە کۆتایی شەڕ لەگەڵ عێراقدا گوتی وەک چۆن خواردنەوەی ژەهر قوبوڵ دەکەم ئاگربەس قوبوڵ دەکەم. ئەمڕۆ پێناچێت خامنەی هەموو جامەکەی خواردە بێتەوە، بەڵکو تەنها نیوەی خواردوێتەوە. نایەوێت تەسلیمبوونی تەواوی خۆی ڕابگەێنێت، بەڵکو یەک بە یەک بازرگانی بە کەرەستەی خۆیەوە دەکات بۆ پاراستنی سەری ڕژێمەکەی. لە ئێستاشدا دەتوانین بڵێن جارێت دۆخەکە ڕوون نییە جگەلەوەی خامنەی نیوەی پەرداخەکەی خواردوێتەوە و ترامپ نیوەکەی تری دەجوڵێنێت. سەبارەت بە داواکاریەکانی ئەمریکا، ترامپ بە دوای جێبەجێکردنی زۆرترین ئاسی ممکینەوەیە هەوڵەدات لەسەر پرسێکدا هەموو شتێک بەدەست بهێنێت کە خزمەت بە نەخشە و بەرژەوەندی سیاسیەکانی ئەمریکا بکات کە داواکاریە سەرەکیەکانی لەم دانوستانەدا بریتین لە کەمکردنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران، سنووردارکردنی توانە موشەکیەکانی و بەدەستهێنانی ئەو کەرەنتینانەی کە ئێران دەست هەڵگری لە پاڵپشتی و سیاسەتی پڕچەکردنی هێزە میلیشیەکانی ناوچەکەیە. هەروەها لە پشت پەردەوە ئەمریکا هەوڵێکی جدی ئەدات ئێران لە ڕووسیا و چین داببڕێت. ئەمەش لە هەوڵێکدا بۆ ڕاکێشان و ملکەچکردنی ئێرانە لە ڕووی سیاسیەوە بەرەو ئەمریکا. ئەمە ڕاستەیە سیمایەکی پراگماتیک و بە دانوستانەکان دەبەخشێت و پاڵ بە واشنگتۆنەوە دەنێت کاریگەریەکانی پەکین و مۆسکۆ لە ناوچەکەدا لاواز بکات. لە ڕاستیشدا ڕێبازی ئیدارەی ئەمریکا بۆ دانوستان جۆرێکە لە شەڕی دەرونی و سیاسەتی یان شەڕ یان دانوستان کە لە بەرامبەر ئێراندا پیادەی دەکات. لە ڕێگەی ئەو پەیامە ناکۆکانەی ڕای دەگەیەنێت بەم شێوەیە کۆماری ئیسلامی دەخاتە ناو چوارچێوەیەکەوە دەرچوونی لە ژێر سیاسەتەکانی ئەمریکا بە سەختی لەسەریدا بشکێتەوە. استراتیژی ئەمریکا دوای دانوستانە کە لە نێوان تونتربوونی سزا ئابوووریەکان و هەڕەشە سەربازیەکان بە ئامانجی فشارخستنە سەر ئێران بۆ ئەوەی ملکەچی دانوستان و بڕیارەکان بێت. جەختیش لەوە دەکاتەوە کە دەرئەنجامی ئەم استراتیژیە سەپاندنی ئیرادەی لایەنێکە بەسەر لایەنێکی دیکەدا کە لە کێشەیەکی کە لە کەشێکی یان بڵێم هەڕەشە و شەڕانگێزدا بەیان دەکرێت. مەسعود پزیشکیان لەم دوایانەدا ڕایگەیاند کە ڕێبەری مەزنی شۆڕش دژایەتی وەبەرهێنەرانی ئەمریکی ناکات. هەڵبەت نووسینەکەی خامنەی ئەمەی ڕەت نەکردەوە یان نووسینگەی خامنەی لەسەر ئەمە هیچ لێدوانێکی نەدا کە پێچەوانەکەی لە مێژینەی گوتارەکانی خامنەییە. هەڵبەتە کە ئێران بە هەموو هێزی خۆیەوە بەرەنگاری هەر جۆرە هاتن ناوەیەکی ئابووری یان سیاسی ئەمریکا بە بنەما وەرگرتبوو. لە لایەکی تریشەوە ئاڕاستەی ڕژێمی ئێران بە هەر پەرش و بڵاویەکەوە لە بەرامبەر دانیشتوانی ئێراندا پیادەی دەکات
نیشانەکانی شلکردنەوەی جێبەجێکردنی تونند و تیژی بە ئاشکرا پێوە دیارە. بەرچاوترین بێدەنگی ڕژیم پەیوەندی بە پۆشینی زۆرەملەی حیجابەوە هەیە. بەرپرسان بە شێوەیەکی کاریگەر زەمینەیان بە زۆرینەی ژنانی ئێران ڕەخساندووە کە دژایەتی ئەو ڕێسە و یاسایانە دەکەن. ڕژیم ترسی هەیە لە سەرهەڵدانەوەی ڕاپەڕینی ژن ژیان ئازادی. ئەم دڵڕاوکیە بە تایبەتی لە وتاری جەژنی ڕەمەزاندا بە خامنەییەوە دەبیندرا بەمانایەک دان بە ئەگەری ڕاپەڕینێکی ناوخۆیی ئێران دادەنێت. لەگەڵ دەست هەڵگرتن لە درێژەدان بە ئیمتیازاتی قۆڵی ڕژیم لە ناوخۆ و دەرەوە پرسیارێکی بنەڕەتی دێتە ئارەوە. تا چ ڕادەیەک دەتواندرێت پارێزگاری لەم بە ئیسلامیکردنا بە هەند وەربگیرێت لە کاتێکدا کە ئێستا هەڕەشەی وەرینی شوناسی شۆڕژگێڕانەی ڕژێمی ئیسلامی دەستی پێکردووە. وا دیارە چادێت ئامادەی پوچەڵکردنەوەیان زیاتر دەبێت. ئەگەر ڕژیم دەستبەرداری جێبەجێکردنی توندی بنەمە ئاینیەکەی بێت ئەوە ڕابەران و دڵسۆزان ڕژێمی ئێران لە گەشتیەکە دادەبەزن. هەرچەندە خامنەی بە شێوەیەکی نەریتی هاوپەیمانی تونڕەوەکان بووە، بەڵام پێشهاتەکانی ئەمدەوەیە ئاماژە بەوە دەکەن کە دەنگی پراگماتیکەتر دەست دەکەن بە کاریگەری لەسەر ئایندەی ئێران. ئەمەش بیرۆکەی ئاسایی بوونەوەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەری ئێراندا و کۆمەڵگەی نێودەوڵەتی وەگامڕازێکی پێویست بۆ پاراستن و مانەوەی کۆماری ئیسلامی لە شێوازێکی گونجاوتردا گەر بۆیان بچێتە سەر. هەر لەو چوارچێوەیەشدا گوشارەکانی ئەمریکا بۆ سەرچین بۆ ڕاگررتنی کڕینی نەوتی ئێران بەشێکە لە سیاسەتێکی بەرفراوانتری ئەمریکا کە ئامانجی خنکاندنی ئابووری ئێرانە لە ڕێگەی کەمکردنەوەی هەناردەکردنی نەوتی ئێرانەوە، لە ڕێگەی کاریگەری دانان لەسەر هاوبەشە بازرگانیە گەورەکانی وەک پەکین. ئەمەش ڕێبازێکی سیاسیە نەک سەربازی. لە کۆتاییشدا ئەگەر ئەوە زۆرە کە ئێران و ئەمریکا ڕەنگە بەم زوانە ڕەکەوتنێک سەبارەت بە پرۆژەی ئەتۆمی ئەنجام بدەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمە کۆتایی بابەتی یەکەممان بوو. لەگەڵمان بن بۆ بابەتی دووەم کە باز لە ژینگە و هەژاری دەکەین، بەڵام با ناوبڕێک ببینین دێمە وڵاتە.